لای من فێربوون گرنگترین شتە. سڵاوە لێ بێ چ بەشێکە تەواو کردووە؟ سڵاو زۆر سوپاس، من بەشی ئەندازیاری وزەم تەواو کردووە. ئەتەوێت چی بکەیت دوای تەخەڕوج؟ دوای تەخەڕەج ئەمەوەی زیاتر فێر بم یان بە ڕێگای خوێندنەوە زیاتر بخوێنم یان بچمە مجالێکە ئیشێکە کە لەو ئیشە فێر ببم. یعنی لای من فێربوون گرنگترین شتە. وزە لە بواری فیزیایە زیرەکە؟ وزایە لە بواری فیزیایە. زیرەکی لە فیزیایە؟ بەڵێ من حەزم لێت، یعنی فیزیا و بیرکاری زۆر حەزم لێ بوو لە مناڵیوە. ئیتر لە پۆلی 12 چەند هێنا نمرە و چەند بوو؟ 93. 93 بەڵێ علمی. بەڵێ. ئەتەوێت چ داهێنانێ بکەیت چ تازەگەریە بکەیت لە ئیشەی خۆتە؟ وەڵی ئەمەوەی زیاتر بخوێنم و زیاتر فێر بم، زۆر حەزم لە ریسێرچە. ئیتر ئەمەوێت لەو بوارەیە زیاتر بخوێنم، یعنی ئیشەکەم ئەمە بێت. خەڵکی شوێی؟ خەڵکی شێخانم لای دۆک بادینان. لە سلێمانیە ژیا هاتشۆکەی؟ کە لە زانکۆ بووم لە بەشی داخلی بووم. ژیانکردن لە سلێمانیە چۆن بوو بۆ تۆ؟ وەڵی خۆش بوو، زۆر خۆش بوو. یعنی ئەتێ بگەڕێیتەوە بۆ شێخانیان لێرە بمێنیتەوە؟ وەڵی سلێمانی شارێکیش زۆر خۆشە و هەر کەسێکی بێتە سلێمانی کەیفیان زۆر بە سلێمانی دێ. شارێکی زۆر جوانە. ئیتر بڕواناکەم کەسێکە بێ حەزی لە سلێمانی نەبێ. ناڵێم شێخانە خۆشە، شێخانیش زۆر خۆشە، بەس یعنی هەردووکیان کوردستان هەمووی خۆشە. ئێستا ئیشەکەیت؟ ئێستا نە، ئەمەوەی زیاتر بخۆینم.